ئەم خوێندنگە ئالیانەش زۆر جار چونکە پارە ئەدرێت لە باتی فێربوون نازی مناڵ زۆرتر هەڵەگرن وەک لە خوێندنگە ئالیەکان بە دەریش لەوە بەدەر لەوە باشە بوونی ئەزموو لە ناو خوێندنگە ئالیەکانە کەمترە تۆ مامۆستایەک دێنی هیچ ئەزمونێکی نییە چکە پرۆسی پەروەردە بەبێ ئەزمون بێمانایە ینی مامۆستایەکی تۆ لەکوێ مامۆستایەک دەرسە پێ بڵێ 15 ساڵ 20 ساڵ ئەزمموی هەیە لەکوێ مامۆسایەکە دێ بڵێ تەنها پرۆگرامێکی لەوەردەسایە پێی و تۆ مراعاتی شعوری ئەم مناڵە بکە هەستی نشکێنی لێمان نەوروژێنی تا سەر ئێسقان ئەو ڕاستە تۆ غەڵەتی بەڕاستی ئەمە لە خوێندنگە ئالیەکانە هەیە پێش هەموو شتێ مناڵ هەرچێ بکا لە تۆ ڕاستی کە ئەمە بەداخەوە بووەتە هۆی بەشکردن و کەرکردن و پێدانی ڕەنگێکی جیاواز لە ناو کۆمەلگاکە کۆمەڵێک کەس هەیە ڕەنگێکی جیاوازیانە هەر وەکو چۆن بەبوونی ئەم هەموو سیتی و دروستکردنی شاری نمونەیەوە ئێستا کۆمەلگا دوو ڕەنگی گرتووە یا ئەوە تا ڕۆچوەت بۆ ئاستی خواری خوارەوەی ژیان یا ئەوە تا ڕۆچوە بۆ ئاستی باڵای ژیان